لەبارەی ئەو کەسانی کە چاکیان لەگەڵ پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم لە کاتی شکست و دڵشکاندا یەکێک لەوانە مطعیمی کوڕی عەدی بووە. مطعیمی کوڕی عەدی ئەو کاتێک کە نامەردەکان کاڵفامەکانی تائیف وەڵامی پێغەمبەری خۆیان نەدایەوە صلی الله عليه وسلم وەکو پێغەمبەر قبوڵیان نەکرد کە پەنای بۆ بردبوون، بەڵکو زۆر نامەردانە و ناجوامێرانە بەربارانیان کرد، هەرزە و نەفام و شێتەکانیان شوێن کەست، بەردیان بە لەشی پیرۆزی دادا تا خوێن هاتە ناو پێڵاوەکانیەوە، بە قاچی پیرۆزی داهاتە خوارەوە. لەو کاتەدا دەفەرمێ جوابی شاننار بۆ ئەهلی مەککە وتیان محەممەد پەنای بۆ ئێمە هێناوە، ئەنجا کە هاتەوە مەککە وەری مەگرنەوە، ئەو پیاوە دەیەوێت لە سنووری مەککە دەرچێ و بانگەوازەکەی بگەێنێ بە شوێنانی تر. واتە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئەوەی کە مافی وەرگرتن ئەمڕۆڵەن لجوئی سیاسی، لجوئی سیاسی لە تایف نەدرایە، ئێستا نیشتیمانەکەی خۆشی لێ قەدەغە بووە، لەو بەینایە مایەوە. بۆیە کەسێکی نارد بۆ لای کۆمەڵک لە ڕیشسپی و پیاماقوڵ و دەستڕۆیشتوانی قوڕەیش و مەککە، کەسیان بەخۆیان نەگرت. بەڵام مطعیمی کوڕی عەدی لەگەڵەوەدا کە کافر بوو، یەکێک بوو لە خاوەنی کۆمەڵە کوڕی زۆر خزمی زۆر دەسەڵات و هێزێکی هەبوو، وتی با محەممەد بێ من دەیخەمە پەنای خۆمەوە. بەخۆی کوڕەکانی چەک و سیلاح و شمشێری لە خۆی بەست و چۆ دەوری کەعبە وتی محەممەدی کوڕی عەبدوڵڵاه ڕاستە چۆ پەنای بۆ تائیف بردووە، وەریان نەگرتەوە هاتۆتەوە، بەڵام پەنایم بۆ من هێناوە، هەر کەسێ دەستی بۆ بەرێ دەستی دەبڕم، ئەوە لە پەنای منایە و پارێزراوە. کەس نەیتوانی لە ترسی مطعیم دەست بۆ پێغەمبەری خوا بەرێ صلی الله عليه وسلم سوکایەتی پێ بکە، یان پەلاماری بدا، یان لە مەککە دەری بکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای چەندین ساڵ ئەمەی هەر لە بیرە، کاتێکەوە دیلەکانی بەدر 70 دیلی لەبەر دەستا بوو، فەرمووی لو كان مطعم بن عدي حيا ثم كلمني في هؤلاء النتنى لأطلقتهم له. إمام أبو داود حديثك روايات كدور شيخ الباني دفرمي الصحيحة. فمي خوزقاه مطعمي كري عدي أستاب مايا پیاوەتیەکی بەسەرمانەوە هەیە ئەو ڕۆژەی تائیف کە گەڕامەوە بە دەنگمەوە بۆ و هاوکاری کردم. وەڵڵاهی ئەمڕۆ ئەو پیاوەتیم هەر لە بیرە، ئەو چاکەیە لە کاتی شکستە، لە کاتی دڵبرینداریدا کە ئەو پیاوە بەهانامەوە هاتوو پەنایدام هەر لە بیرمە. ئەمڕۆ مطعیمی کوڕی عەدی بمایە، هەر لەسەر دینی کافری خۆشی بمایەوە کە بە کافریش مرد، تەکلیفی لێ بکردمایبی و تا لەبەر خاتری من ئەو 70 دیلە کافرە بۆ گەنە بەردە، هەر 70یانم لە پێناوی ئەوە بەردەدا، بەبێ پارە، بەبێ فێرکردنی خوێندنی منداڵانی موسڵمان، بەبێ بەدەل و بەبێ گۆڕینەوەی دیل، بەبێ هیچ شتێک، بەس تەنها لەسەر تەکلیفی ئەو چاکەیی کە لەگەڵ ما هەیبوو، ئەمڕۆ لەبەر خاتری ئەو تەکلیفی لێ بکردمایە و قسەی لەگەڵ بکردمایە، هەر 70 دیلە کافرەکەی بەدرم بۆ بەردەدا. ئەمە پێمان دەڵێ ئینسان دەبێت بەردەوام وەفادار بێ و هەرگیز ئەو کەسانەی کە لە یاد نەچێ و لە یادیشی ناچێ ئینسانی بە وەفا و مەرد و جوامێر کە لە کاتی شکستا لەگەڵی بوون.